کاری بۆ ڕێخستنی سەرقەبرانەکان کرا و هەروەها تیمەکانی تەندروستی، ئاسایش، پۆلیس، بەرگری شارستانی هەموو لایەنە پەیوەندیدارەکان لە ڕۆژانی جەژنە لە ئەخوامەدەکردنی تەواوە ئەبن تاوەکو هاوڵاتیان بە دڵنیاییەوە جەژنەکان و بە ئەمانەوە جەژنەکان بەرنەسەر. جگەلەوە ئێمە ئاگاداری هەموو لایەنەکانی کە بۆ ئەم جەژنە ئاژەڵ ئامادەکەن بۆ قوربانی ئاگاداریانەکەینەوە کە لە شوێنە گشتیەکان و سەر شەقامەکانە حیوان و ماڵات سەر نەبڕن بۆی ژنگەکەمان پیس نەکەن و ڕێوڕەسمی ئادابی گشتی تێک نێن و بتوانن کارێ بکەن کە خەڵک خێر و سەدەقەکانیان بە شێوەیەکی هێمنانە و بە شێوەیەکی ئاسایانە ئەو خێر و سەدەقانی خۆیان بگەێنە ئەو کەسانی کە پێویستیان بۆ حاڵەتە هەیە. و لە لایەکی کەشەوە من هەر لێرەوە ڕایگەێنم کە لە کۆبوونەوەکەی ئەمڕۆمانە تاوتوێی بەرنامەیەک کرا بۆ دوای جەژن، ئەویش کە تاوتوێکردنی مەسەلەی تەجاوزاتە لە ناو شاری سلێمانی لەسەر شەقام و لە شوێنە گشتیەکانی ناو بازاڕەکانە کەەوە هاوڵاتیانی زۆر نیگەران کردووە و هاتەچۆی خەڵکی وەستانوە و خەڵکی نەخۆشەکان وەکو پێویست ناگەنە شوێنەکان و نەفەرەکان بۆ پێداویستەکانی خۆیان ناتوانن بچنە ناو شار و پێداویستەکانی خۆیان دابینکەین کە هیوادارین لێرەوە ئەوانەی کە ئەو کارە زیادە ڕۆیاناکەن لێرەوە جوان لە دەنگمان بێ ئەو شوێنە گشتیانە نەگرن و ڕێگای هاتوچۆی خەڵک بکەنەوە بۆ ئەوەی ناچار نەبین کە ئیجراعات بەرامبەریان بکەین، چکە گەروانە بێ بە پێچەوانەوە ئێمە ناچارە بین گوێ لەو خەڵکانەش ڕاگرین کە بەهۆی ئەو تەجاوزات و بەهۆی ئەو زیادە ڕێویە تووشی تێرگرفتی هاتوچۆ بن. هیوادارین جەژنێکی خۆش بەسەر بەرین و بە ئاشتی و بەبێ گیر و گرفت لەم حاڵەتەیە جەژنێ بەسەر بەرین کە شایستەی موسڵمانانە بۆ یادە پیرۆزە. سپاسدەرم. ئێمە لێوە باسی ئەو حاڵەتەمان کرد کە کاراسانی کرێ بۆ گەشتارەکان هەموو بازگەکانە پێشوازێکی گەرمیان لێ بکرێ بووی بێنە ناوچەکانمانەوە گەشت و گوزاری خۆیان بکەن. بەڵێ قسەی لەسەر کرا. وڵی خۆی ئەوانش گیر و گرفتی یادکردنەوەی جەژنیانیان هەیە، ئەوانیش ئێمە نەمانوتوە ئەبێ بەیانی جەژن کە هەڵسان یەکسەر بچن ڕێستۆرانەکانەوە لە ڕێنمایەکان ئەوانی تیا کاتژمێردا دوای دەی پێشنیوەڕۆ ئەوانە بچن مەحەلەکانیان بکەنەوە. دیارە هەموو ڕەم بێ پابەت نەبن پێوەی، چکە گەشتیارەکانیش ئەوەندە زۆر نین کە ئەوانە مەحەلەکانیان بکەنەوە واز لە جەژن و مناسەبەتەکەی خۆیانیان بێنن توانن فرۆشتن بە شێوەی ڕۆژانی ئاسایی بکەین. بەڵام لێرە و لێوەش هەر کراوەتەوە و خەڵکیش پابەند بۆ پێوە. ئەوە نییە بڵێ قاتیعەتەن پابەند نەبن، بەڵێ پابەند بکرێت. بەڵێ ئێمە ئەوە هەر قایمقامێتێ لە سنووری خۆیان ئەبێ پلانی هەبێ بۆم ڕۆژانی جەژن و هەموو دام و دەستگا پەیوەندیدارەکان وەکو ئێستا کردومانە کۆ ببنەوە پلانی خۆیان دابنێن لە سنووری خۆیانە بۆ کاراسانیکردن بۆ هاوڵاتیان کە گەشت و گوزارەکەن بۆ دەرەوەی شارەکەن. ئێمە لە سنووری خۆمانە لە هەموو سنووری قایمقامێتی مرکزی